We all know this. ISIS sees no border to its terrors. هەمومان ئەوە دەزانین کە داعش بۆ کردەوە تیرۆریستەکانی هیچ سنوورێک ناناسێت. پێویستە هەمومان پێکەوە لە شەڕی دژ بە داعش بەردەوام بین. ئەمریکا سەرکردایەتی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش دەکات. لە پێدانی هاوکاریە داراییەکان بە عێراق بەشدارین و تەنها ساڵی ڕابردوو 100 ملیۆن دۆلارمان تەرخان کردووە لە ڕێگەی هاوپەیمانیەوە بۆ پرۆگرامی سەقامگیری ناوچە ڕزگارکراوەکانی عێراق. ڕاستە کە پەتای کۆڕۆنا گوشاری ئابووری خستوەتە سەر هەمومان، بەڵام داوا لە هەموو وڵاتان دەکەم لە کۆکردنەوەی ئەو 700 میلیارد دۆلارە بۆ ساڵی 2020 بەردەوام بن. ئەو پارەیە هاوکار دەبێت بۆ لە ناوبردنی شانە نووسەکانی داعش لە سووریا و عێراق. داوا لە هاوپەیمانەکانمان دەکەم بودجەی ئیدارەدان و لە خۆگرتنی ئەو داعشە دەستگیرکراوانی کە لە سووریا و عێراق دەستگیر کراون تەرخان بکەن. دەبێ هەموو وڵاتان چاو لە ئیتالیا و ئەڵمانیا بکەن لە گرتن و سزادانی چەکدار و هاوکارەکانی داعش. Also, in the coming year, we are counting on this coalition to fund the secure and humane detention of the thousands of foreign terrorist fighters still in custody inside of Syria and in Iraq.